قاچی منە زۆر زلاکرێتەوە. بله بینەرمێن خۆشتوی ئەم گەشتە ئێک بەردامیدان پروگرامی بەیانی باش کوردستان هیویدارم کۆ بەشە دوێ پروگرامیشدا هین گەلمە بن و بشێن ئەو باواتن کو ئەم بەحث لێتکەین جێرە زەماندی وە هەوەین خۆشتوی بدن بابەتی مەوتەوایمە ئەڤرکەشی ئەم دچینە جیهانە هوەری جیهانە سینەمای جیهانە درامایە جیهانە تەلەڤیزیۆنێ ئەوش جیهانە گەلێک خۆش و بەرفرەهە خەرکە گەلێک پێوەگرێدایە چاوە خەلێک بێ ژیانە دیار ڕۆژانەڤەگرێدا ژیانە ئەکتەر و سینەماکار و دەرهێنەر و سینەڕست و کەبێت کوردوی واریدا کارتکەن هەر بە جیهانەکە تایبەت و تامەژیە و گەلێک خەلکەی حەزکەدەن دەبێت جیهاندا کار بکەن ئەڤروکەل هەرێما کوردستانێ بزافەکە خورد هەیە بۆ پێشی خستنا تایبەتیژی وارێ سینەمای ئەم دەبینین هونەرمەندێن مەیەن کورد بزافەکە مەزندکەن فیلمێن سینەمایەن باش برهف بکن و درست بکن و پشکدار بکن در فستیوال جهانی دا هم لسر آست نافخوی الهرم کردستان و هم سر آست عراق جی و هم سر آست ولات جیران و ولات درو جی که فستیوال هری مازن دا کرد افریقا پنگا و کامازن تاون و یشین دیارین باجی دستخوفه بینن با افریقا ام ده پتر بحث فستیوال بابل یا نشتیمانی یا دوهیکین اوا کدنا برا 28 تا 30 و هیوا سه بوری انقل آداره العراقي بريفت شوي وتدا قالك هنرمندين عراقي تدا بشكدار بون وشياي نجيب ببرهمك جوان هم بفيلم هم بدوكيومنتاريجي كارك باش انجام بدن وكو كردجي طبي ام دفيواري دا قالك زنجينين هنرمندين ما ينهجار قالك هنا وبشكداريا كرداجي دشش كارا دا طبي نتشتكي كيم بويا و او باورنامين كرداجي بدس خوينن هنرمند كرد دس خوينن جي جهيرز كتنه بافريكا ام دي مهوانداريا برزان عدنان عثمان وكو درهنر وفيلم انتيكا انتينا كاين وهرصد قال هند شيرزات هدايات وكو درهنر سيناريو خدانه فيلم اوس كاين و قال وي كيشي ميفان ما هجا بيشرو نبرت وكو وينغرو درهنر وفيلم هنگا وكاني مرك بخير بين بيان تام باش عمرو خوشه يعني بياني باش هنرمند هر چارمان لمجال هنریش دکین و هنی يتر خوشتر دبي دانستاندنا که لو مجال باش دبي اما كاك عدنان باسي في سوالي بابلي دوي نشتيماني بكين العراق او في سوالات شيبو يعني بتوانين توزك قسله سركين من براستي سرتا دمي دس خوشي لا كردستان تي في ولا جنابتان ولا هم ريخران او بروجرام بكم كبراستي ميديا بيجيلي زور بهزي سينما و روتي هنريه اگر بيتو ميديا كاني هم دامزگا كاني ميديا كردي بيجيلي لا سينما بتايبتي بكن بگشتيش ده هنر كاني ديك بكن بيم با اما توانين هنگاوي زور باش بسنه بيشوا من دس خوشتم داشتم او اركيه ما كاري ما كاري زور زور بيرز بايتان دكم سبب ب فيستيفالي بابل فيستيفالي دومي بابل ديار صار دوم فيستيفال ساز ذكري لشاري بابل او فيستيفال شيء عراقيه لسر استي هم العراق هول جابوا فيلم كوب كاتو در هنا كان باش داري كان ديار شيست فيلم لكوي هم العراق هم شارك كان فيلم ينادو بو فيستيفال لا ليجني شي تايبتي بسبوروا كزور بيان دكتورو در هنا كسي بناوبانغن لبواري بسبوري سينما لكوي او شيس فيلم 25 فيلم بو فيستيفال هاتو القرتن يعني ورجيدا لكوي او 25 فيلمش شش فيلم بخوش حاليه وي هريمي كردستان بو براستي لوي تواني من دنگ ورنجي كردي زور بامانته بگينين زور بزواني بگينين اولا نتيجه ديالك براستي كومر خراتي زور جرينجي فيستيفال اما باسمها هنا وحزكم اماج روشتك بكم روجي كوتاي كفيستيفال من بزيهشت راقري كوليجي هنر زوانا كان حتى بفيديو همانا بيمان ضري اگر في المكان هريمي كردستان نبوايا او فيستيفال سركوت او سركوتنا بس ندهنا كيستا سركوتوا راستي اما تواني من جيجو بيجي خومن لين دري زور باش بتسبيرين يا بلين خومن اثبات كاين حضورك اما دبون شي زور باش بيكين او فيستيفال جرينجي او فيستيفال لو دا كرسر استي همو عراقه بون من اگر هر فيلم في مكان ايما يا برادر كاني شاركاني ديك اگر خراتي شو قلتي او خراته حساب الرسر همو عراق بون من كسيك
باشترین فیلم یا باشترین سناریو یا باشترین وێنەگرتیا دەرهێنانی وەرگتووە ئەو لەسەر ئاستی هەموو عێراق چکە زۆربەی زۆری شارەکان بەشداریان کرد بۆ خەڵکێکی زۆر پسپۆر و لێ هاتووش لە لیژنەی هەڵسەنگاندن و لیژنەکانی دیکەی پسپۆری بوون بەڕاستی پێم وایە من بەڕای خۆم پێم وایە لەو بارودۆخە سیاسیە هەموار و ئەمنیە هەموارێکە لە عێراق هەیە و لە شارەکانی دیکەی با بڵێن عێراق و جنوب هەیە ئەوان بتوانن فستیڤالێکی سینەمایی ڕێک بخەن بەڕاستی ئەوە کارێکە جێی دەستخۆشیە لەگەڵ ئەوەدا لەگەڵ ئەوەشدا کە بتوانین ئێمە وەک هەرێمی کوردستان وەک فیلمی کوردی وەک سەدای کورد بتوانین لێوێندەرێ زۆرترین یا با بڵێن باشترین خەڵاتەکانی فستیڤال ببینەوە ئەوەش جێی سەرنجە و جێی تێڕامانە و پێم وایە نووسینی مێژوێکی جوان و بە ئەمانەتە بەڵێ بینەرمان خۆشتوی پشتی سەردانا شاندێ هەرێما کوردستانê بۆ بابل و vegeriana wan û ew xelatên ku bi destxuyê xistin hevkara meşûxanê raportek berhevkir ser wê Kongre Rojnamevaniyê ku bo heweyên berez hatiye amadekirin em diriya programê Beyanî Baş Kurdistan da evî Kongre hinê Rojnamevanî berhev pêşkêşî heweyên xweştivî dikin em pêk ve bibînin paşê em tên danûstandina xwe berdewamiyê pê dikin. شاندێکی هونەرمەندی کوردی لە دومین فستیڤالی بابلی نیشتیمانی بەشداریان کرد لە فستیڤالی کورتەفلیم و چەندین خەڵاتیان بەدەستهێنا لە سەرئاستی عێراق و چەندین نەرهێنەریش بەشداریان تێدا کردبوو لەوانە کامران پێتاس و شێزاد هیدایەت و پێشڕەونەبەد و چەندین هونەرمەندی تر لە کۆی 25 فیلم 6 کورتەفلیم کوردی بوون و لە کۆی 15 خەڵات 9 خەڵات بەرشاندی سینەماکارانی کورد کەوت بە پێی ڕاگەاندنی شاندی کوردی کە هەبوون دەستی ئامادەکردنی فستیڤالی بابلی نیشتیمان بۆ سەرسامبوون کە خەڵاتە باشەکان بەرشاندی کوردی کەوتن و ئەمەش جێگەی خۆشحاڵیە کە شاندی کورد توانی گەورەترین خەڵات بەدەست بهێنێ لەسەر ئاستی عێراق. بەخێراتنی ئەوەی بەڕێز دەکەم بەخێراتنی ئەو برادەر و هونەرمەندە خۆشەویستان دەکەم کە هاتین بۆ پێشوازی شاندی کوردی بەڕاستی ئەمە بەشداریمان کرد بە 6 فیلم لە هەرێمی کوردستان لە فستیڤالی بابل دووەمین فستیڤالی بابل لە شاری بابل لەسەر ئاستی هەموو عێراق ئەو 6 فیلمی ئێمە کە بەشداریمان کردو لە هەرێمی کوردستان توانین 9 خەڵاتی زۆر گرنگی فستیڤالەکە بەدەست بێنیتن بەڕاستی ئەوەش شانازیەکە بۆ هەموو کورد ئێمەش وەک شاندی هەرێمی کوردستان و دەرهێنەرەکانی هەرێمی کوردستان کە بەشداریمان کردو بەڕاستی دڵخۆشین ئەو دیاریانە ئەو هەدیا ئەو خەڵاتانەی کە وەرمان گرتووە پێشکەشی کوردستانی دەکەین لە ڕاستیدا ئەو لیژنەیە بە سێ خۆناغاتیە پەڕ ئەبێ با بڵێن ئامادەکاری دوای ئامادەکاری ئەوان پێڵێن تەسفیە یعنی قۆناغێکی ترە لە با بڵێن پاڵافتنی فیلمەکان و هەر بە نمرە هەر فیلمێ نمرەیەکی بۆ دانن دوای ئەگاتە لیژنەی دادوەری من بەشایەتی برادرانم کە لەوێ بووین بەڕاستی ئەوانەی کە لە بەغاوە هاتبوون لیژنەی دادوەری هەمویان دکتۆرای سینەمایان هەبوو هەمویان خەڵکێکی شارەزا بوو خۆشبەختانە من بەس ئەمەیە ئەوتان پێ ڕابگەێنم لە بابل زۆر ڕێزیان لە وەفدی کوردی گرت ئەوەنە ڕێزیان لە ئێمە کرد ئێمە هەستمانە کرد کەوا لەوێ بەڕاستی یعنی گرنگیەکی زۆر ئەدەنە سینەما و ئەیدەنە هونەر و لە هەمان کاتیشە ئێمە زۆر مرتاح بووین لەگەڵیانە وەکو کوردستان جێی سەربەرزی و بەڕاستی بۆ هەموو لایەکمان کە ئێمە وەکو وەفدی کوردی و سینەماکارانی کوردی بەشداری ئەو فستیڤاڵەمان کرد کە لەسەر ئاستێکی زۆر بەرز لە ئاستی فیلمەکانی عێراق ئەمە فیلمەکانمان یەکەمین باشترین خەڵاتی بەدەستهێنا ئەمەش کە وتەیەکە لە وتەکانی ڕاگری کۆلێژی ئەو پەیمانگایە ئەویش ئەوە بوو کە ئەڵێ بوونی ئێوە وەکو کورد وەکو سینەماکارانی کورد ئێمە ئیسیفادەمان لێ کرد ئێمە فستیڤاڵەکەمان بە ئێوە ڕووناک بووە و هیوادارم کە بەردەوامیتان لەگەڵمانە ببێت و دانە بڕێن و داواکاریش و بەڕاستی کە لە کوردستان ئێمەش بتوانین وەکو کورد چۆن ئەوان ئەو ڕێزە لە ئێمە ئانێن و خۆشحاڵە بن بە فیلمەکانی ئێمە بەشداری بکەن لەوێ و ئەوانیش داواکار بوون لەوەی کە ئەوان بتوانن لە فستیڤاڵەکانی ئێمەیە فیلمەکانی خۆیان بەشداری پێ بکەن.
شیرین بەڵێ کاکەی گیان بۆ نامەسل بردین بۆ بەخوا هیچم نەکردووە ئەمە چییە؟ ئەی هاوار شیرین خنکە فریامان کەون شیرین خنکە کاکە بابی گەیدە خەسخانەوە وەڵا دیارە نەمردووە بەخۆ هەڵیگرن کاکە هەڵیگرن یا ئەڵڵا دکتۆر گیان ئەو کچێ خنکاوە لە ئاوا کچی منە جا ئەو کچە بەستە زمانی ئێوە ئەگە نەشنکا بە هەر ئەمرد چۆن؟ ئەو کچە ئێوە تووشی نەخۆشی کرمی تۆرگە ئای بووە لەسکیدا ئەم کرما لە سەگەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ لە زەرعات و سەوزاییدا لە سەرەتادا ئەوەندەی هەڵماتێکە ئینجا ئەوەندەی سێوێک ئینجا ئەوەندەی تۆپێک بله هجان ما چند دیمنک جه فیلمی و هر وساجی چند بشک جه وی کنگره روزنامه وانی جی مدیتن از بارم افلم ابنا و آوس که در هنر و سیناریست شرزت هدایت بوده ما مستل الآخفتنه تدل کنگره روزنامه وانی تبحثاوی که کو او گرینگی او کرده هاتیه دان بچه شاند دینه هات دان و کو پیشوازی خیر هاتن کرن وی گروپ هنرمندم ام بيجين اف قدر قرتنا واف قيمته ابو هنرمند كرد برتشي يعني البابل بو تشي اكر يعني اما بكاركان من سلمان من لبابل بوني خومان سلمان وكو كرد بشايتي خويان اما لا معنا بدي كومنت لان اگر في مكاني ايوه نبوايا اما همو خلاطه كان ايوه برتان خلاطه باشا كان واوش كاركان معنا ك شایەتی ئەوەدا لە چاوی فلیمەکانی ئەوانە ئەوان هەتا بڵێ نەزەریەن زیرەکن یعنی خاوەنی شەهادات و خبرەیەکی زۆرن و زۆر لە دەرەوە ژیاون بەڵام دیارە ئیتر وەزعی عێراق و ئەوەی سینەمای دواخست بەڵام ئێمە خۆشبەختانە ئەتوان بڵێم لەم دە ساڵەی دواییدا توانیمان ینی پێشکەوتنێک لە سینەما بەدەست بێنین بە شایەتی ئەوان و من ئەمەیە ئەوە بڵێم ئێمە لەوێ کە فلیمەکانمان نرد شەرت نییە هەموو فلیمەکانمان وەرگیرە ئێمە تقریبان بەس لە هەولێر 12 فلیممان نرد وا بزانام لە زاخۆ و شوێنەکانی تری کوردستانیشەوە فلیم ڕۆیشت بوو لە کۆی ئەو هەموو فلیمە تقریبان 14 فلیم 6 فلیمیان هەڵبژار ئەوەش دیارە ئەوانیش خەڵکێکی پسپۆڕن کە ئەو فلیمانە چووە پێشبڕکێوە و ئێمە خۆشبەختانە هەر 6 فلیمەکە خەڵاتی وەرگرت خەڵاتی باشیشماوە کاک پێشڕەو او سینما هەرێما کوردستانê yani bu ara sinema
ئەم بێژین بەرە خۆدا پێش کوێ پێش هونەرمەندە سینەمایەت باش پەیدا بووینە هەم دەرهێنەر هەم ئەکتەرژی ینی چه ئەرزیە هاتە خۆشکردن بۆ یەکێ هەرێمە کوردستانê ئۆسا ئەتوارێ سینەمایدان پێشکەبین من سەرەتا دەستپێکی قسەکان و زۆر سپاسانەکەم بۆم دیدارە خۆی لە خۆی ئەمەش ڕێزێنانێکی ترە بۆ ئێمەی هونەرمەندان کە بتوانین هەنیت ئێوەش تەرجاکردنە جارێکی تر وەکو چۆنەوە خۆشەویستانێک هاتن بۆ پێشوازیمان لە هاتنەوەمان بەرەو کوردستان بەڕاستی هەڵبەتە زەمینە خۆشە بۆ کارکردن لە کوردستانە و لە ڕووی تەکنۆلۆژیایشەوە بەڕاستی ئەمڕۆ تەکنۆلۆژیا زۆر بەرەو پێشچووە ئاجیزەی زۆر باشەیە بۆ کارکردن بەڵام بەداخەوە کە ئێمە لە کوردستان زەمینەکان خۆشن بەڵام لە چەند ڕوویەکەوەمە کێشەمان هەیە ئەویش ئەوەیە پاڵپشتیکردنمان کەمە و خەڵکی زۆر بەتوانامان هەیە خەڵکی ئەکادیمیمان هەیە خەڵکی شارەزامان هەیە خەڵکی خۆڕسکمان هەیە خۆی دروست کردووە لە ڕووی تەکنۆلۆژیاوە ناواقسمان هەیە ئەویش ئەوەی لە کوردستانە سینەمامان تا ئێستا بە شێوەیەکی وا بەرچاو نییە کە ئێمە پێی بڵێن سینەما ئێماڵێن سینەماکارین بەڵام بەڕاستی ئەو کارانی کە ئیکەین لە مستەوای سینەما ئیشەکەین بەڵام لە ئەسڵا بە دیجیتال کارمان کردووە بەڵام ئەوەی کە هەرچەند برادران ئاماژیان بە زۆر کرد لەو میهرەجانەی سینەمایی بابلە ئێمە زۆر خۆشحاڵ بن کە لە ناو لە کۆی گشتی سەرتاسەری عێراقا کە توانیمان لەو 25 فیلمی کە بەشداری کرد دوای هەڵسەنگاندن کە 6 فیلمی کوردی بێت دیارە ئێمەی کورد توانیمانە لەو زروفە تایبەتیانەی کە هەمانە لە وڵاتەیە لەم کوردستانە خۆشەویستە توانیمانە خۆمان پێ بگەینین توانیمانە خۆمان بەرەو پێش ببین توانیمانە بە ئاستێکی وا فکری لە ڕۆی لە زۆر ڕۆ بەڕاستی بۆ سینەما زمانە مەسەڵەن فیلمێکی لە فیلمەکانی کاک عەدنان حیواریتیانە قسەکردنیتیانە ینی ئەوە خۆی لە خۆی بەڵام وێنەکان قسە ئەکات مەرج نییە ئەوەی کە تۆ وێنەیەکە گریت بۆ ئەکتەرێک کارکتەرێک ئیلا بێت بە قسە بکات ئەنی جاری وهەیە وێنە خۆی قسە ئەکات بەرحاڵ ئەمانە جێ خۆشحاڵی بوون بۆ ئێمە کە توانی بێتمان لە ناو کوردستانە و ئەو هەلانەیە کە ئەومان ڕەخساوە بەڵام بەڕاستی جوودی خۆمانیتیایە من وکو خۆم حەز دەکەم بەڕاستی هەندێک ڕەخنەش بگەم لە ئەو کەسانی کە دەسەڵاتیان هەیە بەرامبەر بە لە ڕووی هوەریەوە کە توان پاڵپشتی لە هونەرمەندان کەم و کارکردن بەداخەوە کە تا ئێستا نەیانتوانیوە ئەو کەسانی کە توانای کارکردنیان هەیە و فعلا سینەماکان و فعلا ئەفکاری جوانیان پێیە و خەڵکی ڕۆشن بیرن لە ئاستێکی بەرز دەتوانن کار بکەن دەتوانن فیلمەکان وەکو کورد وەکو باسم کرد زمانە تۆ کولتوری خۆت پیشانەتەوەیەکی تێدەی شەر نێ بەس ئاستی عێراق لە دەوری وڵاتیش بۆ تا ئێستا نەتوانراوە پاڵپشتی لە مەسەلەیە بکرێت ئەم دێنە سەر پاڵپشتیە و تایبەتیشی چ گرنگە بێتەکردن ئەفریقاش لای حکومەتە هەرێمێڤە بۆ پشتەوانیکردنا سینەماکارەوە چ ئالیەتێک هەبیت بۆ یەکی سینەماکار کارێن باشتر بکەن ئەم لەسەر ئالێت هەمی ئاخین بەسم ڤەگەرنەوە مامۆستا عەدنان عوسمان وەکو دەرهێنەر ژی وەکی سەرۆکی شاندی کوردیژی بۆ ڤیستاڤاڵا بابل و ڤیستاڤاڵا بابل چ گرنگیە خۆ هەبوو توارە سینەمای دانی بوو بێ ڤیستاڤاڵی گرنگێکە خۆ هەبوو هاتە نافکردن ڤیستاڤاڵا بابل یان نیشتیمانی و گرنگی پێ هاتەدان و گەلێک سینەماکارە بەشدار بۆ تێدا بگورە ئەگەر یارمەتی هەبی دەمەوێت ئیزافە بکەم سەر قسەکەی کاک پێشڕە و بەنسبەت بارودۆخی سینەما لە هەرێمی کوردستان ڕاستە بارودۆخەکە تا ئاستێک ینی پێشیەکە بۆ قسەکانی جنابی ڕاستە بارودۆخەکە تا ئاستێک مامناوەندەیە بڵێن زۆر باش نییە پێرفێکردنی ئەوە بۆ هۆیەیە کە سینەما ساڵی 1995 کاتیکە لە پایتەختی فەڕەنسا پاریس سەری هەڵدا لەو کاتیەوە حساب کە تا ساڵی 2010 بە فعلی سینما نەگەیشت بە کوردستان یعنی ئەگە بێت و حسابی بکەی بە داتا حسابی بکەی ئێمە بە تەواوەتی 11 ساڵە مەمارەسەی سینما دەکەین پێشتر ڕاستە تاکوتەرە ئەوە هەبووە فیلم هەبووە بەڵام لە ساحەکە نەبووە لە گۆڕەپانەکە نەبووە ئامارێکیکەی ڕێکخراوی یونسکۆی جیهانی هەیە دەڵێ بۆ هەر 10,000 کەس پێویستە هۆڵێکی سینەما هەبێ ئێمە لە هەولێر بۆ 2 ملیۆن کەس یەک هۆڵی سینەمامان نییە ئەمە مامۆستا عەدنان تقریبا نیوی حیوارەکەی کۆتایی دێنە سەر ئەو مەسەلە لە هەرێمی کوردستان ئەمەش دەڵێنە لە سینەما نییە ینی هۆڵی سینەما نییە نە لە دهۆکە یانە لە هەولێر هەیەە زۆر جگانێ خەڵک پێویستیەوە حتا دەبێت سینەما بکرێت سینەمای عایلیش بیانی گەنج نییە بە شەرت نییە بەس گەنج بچێنە سینەما بۆ فیلمێک ببین باچ باب چینە میهرەجانی بابل لە بابل خۆ خلاصکەین ئیتر پاشی دێن باسی خۆی دەکەین وانە گرنگی ڤیستاڤاڵی بابل گرنگی ڤیستیڤاڵی بابل وەکو پێشتر ئاماژەمان پێکرد برادران ئاماژەیان پێکرد ئەو ڤیستیڤاڵە لەسەر ئاستی وڵاتی عێراقا ئەو ڤیستیڤاڵە جگە لەوەی گرنگێکی تایبەتی تری هەیە
شوێنێکی زۆر تایبەتمەند پرۆفیشنال لە بواری سینەما سازی کردو ئەویش کۆلیژی هونەرە جوانەکانی بابلە پێم وایە بەشی سینەمایان نییە پێ دەگوترێ بەشی شانۆ لقی ئەوان پێ دەگوترێ سەمعی مەرئی ینی بینی نوویستن بڵێ ینی گرنگیی دیکەی فستیڤالەکە لەوەدایە کە شوێنێکی زۆر تایبەتی ئەو فستیڤاڵی ساز کردووە ئەوە یەک حاڵەتی دووەم کە بەڕاستی بەلای منەوە گرنگ بوو و بەلای برادرانی هەروە قسەمان سەری کرد لەوێ کۆمەڵک سینەماکاری عراقیمان ناسی کە پێشتر ئەمە ڕەنگە تەنها ناومان جێ بوو یان فیلمەکانمان بینی بوو یان لە ڕۆژنامە گۆڤارەکان بابەتمان لەسەر خوێندنەوە یا هەر ئەسڵ نەمان ناسی بن بەڕاستی کە چوین لێن دەرێ کۆمەڵک هونەرمەند و سینەماکار و مامۆستای زانکۆ ئەوانەمان باش ناسی وەز و بارودۆخی سینەمامان ینی بەو پێی کە تیا دەژین و بە واقعەکە هەیە گۆڕیمانەوە بەڕاستی ئەوان زۆر سوودیان لە بیر بۆچنەکانی ئێمە وەرگرت و ئەمەش بە بەرامبەر بەڕاستی زۆر سوودمان لە بیر بۆچنەکانی ئەوان وەرگرت بەڕاستی ئەمە دەگەر برادرانی چەندان شەو لەوێ قسەم کرد گوتم ینی حتا زۆر زار ئەو جملەیەم گوتم سینەمای عێراقی زۆر گوناحە زۆر گوناحە بەوەی کە بەڕاستی لە ڕووی تەکنۆلۆژیاوە زۆر دواکەوتووە کە ئەوەش دیارە کاریگەری هەبوو کاریگەری نێگەتیفی هەبوو لەسەر فیلمەکانیان کە لە فستیڤال پیشاندرا نەهەموو فیلمەکانیان کۆمەڵک فیلمیان بەڕاستی لاوازی ڕووی تەکنۆلۆژیای پێوە دیار بوو و ئەمە کە باسی دێمەوە سەر پرسیارەکە جنابێت ئێمە وەکو شاندی کوردی کە لەوێ حزورمان هەبوو هەر لای خۆمانەوە جیاوازیەک مقارنەکمان دەکرد فیلمەکانی خۆمان لە فیلمەکانی هەرێمی کوردستان لەگەڵ فیلمەکانی ئەوان بەڕاستی لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی تەکنۆلۆژیاوە فیلمەکانی مە زۆر پێشکەوتتر بوون بەڵام دەی ئەگەر تۆزێکی کە بگەڕێنەوە دواوە چەند دە ساڵێک بگەڕێنەوە دواوە دەبینین لە کاتێک لە کاتەکان لە سەردەمی و سەردەمەکان سینەمای عێراقی کۆمەڵک فیلمی هەبووە بەڵام وەک سینەمای عێراقی نەناسراوە بەڕاستی چونکە لە هیچ فستیڤالێکی جیهانی خڵاتیان نەبردووە یان ئەو بارودۆخە سیاسی کە هەبووە ڕێگەی نەداون بەڵام وەک گرنگجی فستیڤال بەڕاستی ئێمە زۆر پێمان وایە فستیڤالێکی گرینگە پێمان وایە فستیڤالەکە دەبێ هەماهەنگیان لەگەڵ بکەین تاکو ئەوانش بێن لێرە فستیڤالەکانی ئێمە ببینن ئاستی فستیڤالەکان و ئاستی فیلمەکان و دەرهێنەرەکانی ئێمە ببینن بەڕاستی لە کۆمەڵک ڕۆوە فستیڤالەکە گرنگ بووە هەم لە ڕووی سیاسیەوە کە هەرێمی کوردستان بتوانین کۆنتاکت بکاتن لەگەڵ بەغدا و جنوبی عێراق و بتوانین ئەو تێکەڵیە یاڵێن ئەو گۆڕینەوەی بواری ڕۆشنبیری و فکریە هەبیتن هەم لەسەر ئاستی ڕۆشنبیری و سینەمایش کە بتوانین کار و کردەوەکانی یەکتر ببینین و هەمیش لە ڕووی یەکتر ناسینەوە ئەوش بەڕاستی پێمان وایە گرنگە و ئەگەر سێرجێک بکەی بەناو ئینتەرنێتدا دەبینی زیاتر لە سەدان بابەتی لەسەر ئەو فستیڤالە لەسەر شاندی کوردی نووسراوە و زۆربەی بابەتەکانیش نووسراوە شاندی کوردی یاوەڵێن فیلمە کوردیەکان خڕاتە گرنگەکانی فستیڤالیان بەدەستێنە ڕاستی ئەو بۆ مەسەلوەرێکی باش ئەوە تشتێکی گرنگە و پیرۆزباهی لەوات بکەین دەستخۆشیش هەواشی بکەین ئەگەر بێن بەحسی فیلمێتە بکەین ئەنتێنە ینی هەر داخل بین پیچێک و تۆزێک ینی بێنە مامۆستایانی ترش هەرێک تۆزێک قسە بکەین لەسەر فیلم ئەنتێنە بۆ حیواری نەبوو بۆ ینی وەکو مەسرحیەکی مۆنۆدراما بووانی پێش وەڵام دەی بە چەندیمەنێک ببینین و بڵام دوایتر پاش قسە دەکەین لەسەری بەلە کەرامکەن بینەرمێن هێژا چەندیمەنێکاش فیلمێ ئەنتێنە ببینین
بەێ کاک عدنان ئەوە بینیمان کە فیلمەکە بانتۆم هەیم فۆنیە بێدەنگە ینی لەبەر چی ینی ئەوە بێدەنگ اختیار کرد حیواری نەبوو بەڵێ بەڕاست ئەوە فیلمەکەی من یا بڵێ ئەنتێنە قسەکردنە ئینسان کاتێکە کە ئینسان هەوڵدا گفتوگۆ بکە لەگەڵ خۆی بەدەنگ گفتوگۆ ناکە پێم وایە بە بێدەنجی گفتوگۆ دەکات کاتێکە هەر کەسێک لە ئێمە دەیەوێ لەگەڵ خۆی بابەتێک مناقەشەی بابەتێک کە خۆی لەگەڵ خۆی بابەتێک مناقەشە بکاتن ئەو کاتانە ئەو مرۆڤە بە دەنگ بیر ناکاتەوە بە بێدەنجی بیر دەکاتەوە ئەوە لەلایەشی دیکە ساڵی 1927 کاتێکە دەنگ هاتە ناو سینەما چارەی چاپنی گەورە ئەکتەر بەڕاستی گوتەیەکی زۆر جوانی هەیە ڕەنگە ئەوەش تۆزە کاریگەری لەسەر من هەبیتن کە دەڵێ سینەما مادەم دەنگ هاتە ناو سینەما بە کەرچی من نما تام و لەزەتی خۆی نەما من کەمێک لەگەڵیمە بەڵام وتەیەکی جوانم پێی سەرسام بە وتەیە جگەرەوەی بەڕاستی سیناریوەکەم پێش ئەوەی ببێتە فیلم بە کۆمەڵێک دۆست و خۆشەویستی نزیکم شاندا یەک لەوانە برادری خۆشەویست و زۆر نزیکم کاک بەهمە قوبادی بەڕاستی زۆر هاوکاری کردم لە داڕشتنەوەی سیناریوەکە و لە کۆمەڵێک ڕێی زۆر جوان ئەمن زۆر سپاسی دەکەم ئەگەر جێ لێمنە تر پێی وا بوو ئەم بەڕاستی یەک دوزار مناقەشەی ئەومان کرد هەوڵ بدەین چەند دیالۆگێک بخێن ناوی ئەو کاک بەهمەن و کۆمەڵێک برادریت کە پێیان وا بوو کە دیالۆگ ئەسڵەن زیادە کاتی کە چونێ سەر سەحنە ویسپان بیکەین بە جددی لەسەر سیناریوەکە چەند دیالۆگێک هەیە بەڵام کاتی کە تەسویرمان کرد دەستمان بە وێنەگرتن کرد و ئەتمۆسفێرەکەمان بینێ و ئەتمۆسفێرێکە بینیتیان لەوێ کە بەڕاستی ئەتمۆسفێرێکی سحراویە قەت تەسەوڕ ناکەی شتێکی وا هەبێتن مەسەن ئەو جێگای تەسویر لە چێن کە ببینێت پێی دەڵێن لۆکیشنی ینی بەڵێ لۆکیشنەکە گوندەکە ناوی وێزەیە بەڵێ نزیک حاجی ئۆمرانە بەڵێ ئەوە لەلایەک ینی چوینە سەر سەحنە بینیمان بەڕاستی پێویست نییە دیالۆگ کاتی کە ئەکتەرەکەمان بینی زۆر جوان تەمسیل دەکات و کاتی کە لوکیشنەکەمان بینی زۆر هاوکاریمان دەکات و کۆمەڵێک بابەتی دیکە مەسەرەی تەکنیکی ئەوانە بەڕاستی سیرمان کرد پێویستی ئەستن بە دیالۆگ نییە کاتی کە فیلمەکە شتاوا بوو دەمانتوانی یەک دوو مۆنۆلۆجیدا بنین کە قرار بوو لە مۆنتاژ لە ئاخری مۆنتاژ لە ئاخری فیلمەکە لە مۆنتاژ دای بنێم سێرم کرد بەڕاستی پێویستی بۆ مۆنۆلۆگەش نییە یعنی حیواری داخلی ئەستان پێویستی بەوە نیە کاتە دەتوانین قسەکەی کاک پێشڕەوە دووبارە دەکەم دەتوانین بە زمانی وێنە کۆمەڵک شت بڵێن کۆمەڵک شتی بەرچاو گزارش بکەین تەعبیر بکەین بەبێ ئەوەی یەک وشە بدەین کاک شێرزاد ئەمە بێنە کرد باسی ئەوە بکەین کاک عدنان نقطایك باس کرد گوتی جیاوازیەک هەبوو لە ناوبینی فیلمێن کوردی و ئەو فیلمێن دیەن عێراقەوێت تێدا پشکدار بووین یعنی ناحیە تەکنیکیژی بگرە و ئاستێ بەرزێ فیلمێن کوردیژی وەلێک هەتا کووان دیارین هە ببینین بەس دیتناتەوەک و دەرهێنەرێک ینی ئەو جیاوازیە چ بوون هەتا کورد بهێنە پێش فستیڤالە بابلدا بەڵێ لە ڕاستیدا ئێستا لێوێ فیلمێکمان بینی سالم فلیمی سالم خەڵاتی باشترین سیناریۆی وەرگرت ئەو فلیمە لە ڕاستیدا سیناریۆکەی زۆر جوان بوو بەس دیار بوو من کە لەگەڵ دەرهێنەرەکە دانیشتم باسی مەعاناتی خۆی بۆ کردم وتی دایرەی سینەمای بەغا یەک ڕۆژ کامیرەیان داوە بە من تەسویر بکەم فلیمەکەش